لە تەکسی بێشۆفێرەوە بۆ تەکسی فڕی تەکسی فڕیویش پەیدا بوو کەچی تەکسی بێشۆفێر هێشتا نەگەیشتۆتە لای ئێمە لە هەنگاوێکی بوێرانەدا بۆ گۆڕینی چەپکی هاتوچۆ کۆمپانیای ئانای ژاپۆنی و جۆبی ئەڤیەیشنی ئەمریکی هاوبەشێک ڕادەگەێنن کە بەڵێنی کورتکردنەوەی کات و پاراستنی ژینگە دەدات کۆجی شیباتا سەرۆکی جێبەجێکاری ئانا ئەم پرۆژەیە وەک شۆڕشێک لە جوڵەی ئاسمانی ناوزەند دەکات خێراتر لە خەیاڵ ناریتا بۆ تۆکیۆ بە 15 خولێک فڕۆکە کارەباییەکانی کۆمپانیای جۆبی کە توانای هەڵگرتنی فڕۆکەوانێک و 4 سەرنشینیان هەیە بە خێرایی 320 کیلۆمەتر کاتژمێر دەفرن ئەم ئامێرانە وەک هێلیکۆپتەر بەستونی بەرز دەبنەوە و وەک فڕۆکە دەفرن بەپێ بڵاوکردنەوەی هیچ گازێکی زیانبەخش و بە کەمترین دەنگ ئەوەی پێشتر بە ئۆتۆمبیل زیاتر لە کاتژمێرێکی دەخایەن ئێستا تەنها لە 15 خولەکدا دەبەردرێت کات و ئاستەنگەکان بڕیارە لە ساڵی 2027دا ئەم خزمەتگوزاریە بە فەرمی دەست پێ بکات بەڵام پێش ئەوە لە تشرینی یەکەمی ئەم ساڵدا لە میانی ئۆساکا ئێکسپۆ نمایشێکی فڕینی گشتی بۆ جیهان ئەنجام دەدرێت جۆبن بێڤرێت دامەزرێنەری جۆبی پێی وایە ژاپۆن بەهۆی تێکەڵکردنی تەکنۆلۆژیا و پیشەگەریەوە باشترین سەکۆیە بۆ ئەم داهاتووە کێبڕکێ لە نێوان سەرکەوتن و شکستدا لە کاتێکدا ئانا بەرەو پێش دەچێت بازاڕەکە بێمەترسی نییە چەندین کۆمپانیا بەتایبەت کۆمپانیا ئەڵمانیەکان لە کێبڕکێدان بۆ هەمان داهێنان بەڵام تووشی قەیرانی دارایی و تەکنیکی بوون یەکێک لەو کۆمپانیانە ڤۆڵۆکۆپتەرە کە بەهۆی تەواو نەبوونی بڕوانامەی مۆتۆرەکانیەوە لە ئۆڵۆمپیادی پاریسدا پاشەکشەی کرد و مایە پوچبوونی خۆی ڕاگەیان ئەگەر بێتە کوردستان حەز دەکەیت تاقی بکەیتەوە و پێت وایە نرخەکەی چەندە؟